بەپێی ڕاپرسی پێگەیەکی ئەوروپی هاوڵاتیانی هەرێم بەهۆی ململانێ و خۆدەوڵەمەندکردنی دەسەڵاتدارەکانیانەوە تەواو بێهیوا بوون. خەڵکی هەرێمی کوردستان سەرکردەکانیان تۆمەتبار دەکەن کە هۆکاری شکستەکانن. پێگەکە دەڵێت دەسەڵاتدارەکانی یەکێتی و پارتی تەنها لە خەمی بەرژەوەندەکانیانە. بۆچی خەونی کوردەکانی عێراق بۆ سربەخۆیی شکستی هێنا؟ هەموو زۆری هەڵاتن بەڕاستی مەعلەسەف شەرم لە کوردبوونی خۆمانەکەینەوە لە هەر کیوە هاتبێ لە هەر لایەنێکەوە لە هەر کەسێکەوە هاتبێ ئیشێکی زۆر غەڵەتیان کرد. کەرکوب زۆر شایستەی لەوە زیاترە، شایستەی هەزاران پێدانی خوێنی زیاترە. مەعلەسەف سبەینە چۆن لە ڕویان نەبێنە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان. پێگەی ریپۆرتەر ئۆنلاینی ئەوروپی لە ڕاپرسێکدا لەنێو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر دەسەڵاتداران و خەونی سربەخۆیی و ئابووری هەرێمەکە ئاماژە بۆ دەکات کوردەکانی عێراق ناچار بوون دەستبەرداری ئەو خەونە بن کە نەوت یارمەتیان دەدات بۆ گەیشتن بە سربەخۆیی. دەژڵێت هاوڵاتیان هەرێم سەرکردەکانیان تاوانبەر دەکەن کە دەست لە شەڕ و خۆدەوڵەمەندکردنیان ناهێنن، هەر ئەوەش بە هۆکاری شکستەکەیان دەزانن. بەپێی ئەو ڕاپرسی و بەدوەداچوونە ئەگەر ئێستا لە هەرێمی کوردستانی عێراق حیزبێکی سیاسی نوێسەر هەڵبدات، کورسی پەرلەمانی زیاتر لە هەریەکێک لە پارتی و یەکێتی بەدەست دێنێت، لە کاتێکدا تەنها چارەکێکی دەنگدەران دەنگیانداوە. دەژڵێت هاوڵاتیانی هەرێم تەواو بێهیوا بوون لە دۆخ و حکومڕانی هەرێمەکەیان. ئەو پێگا ئەوروپی هەروە دەڵێت خەڵکی هەرێمەکە بێزارن لە سەرکردە و سیاسیەکانیان، ئەوەش بە شێوەیەکی سەرەکی دەگەڕێتەوە بۆ نەبوونی پێشکەوتن و بەردەوام باجەکان زیاد دەبن و حکوومەتی کوردی بە زەحمەت دەتوانێت موچەی فەرمانبەرانی خۆی بدات و خزمەت گوزاری کەمتریش پێشەش دەکات. لەسەر و هەموو شانەوە فرۆشتنی نەوت نەبوو بە سەرچاوەی خۆشگوزەرانی خەڵکەکەی و هۆکارەکەشی بۆ خۆدەوڵەمەندکردنی دەسەڵاتدارەکان و گەندەڵی دەگەڕێتەوە. ئەو هۆکارانە و شەڕیەکێتی و پارتی لەسەر پێگە و بەرژەوەندەکانیان هۆکاری لەباربردنی خەونی سربەخۆیی هاوڵاتیانی هەرێمەکە بووە. چۆن لە ڕووتان دێ بڕۆنەوە هەموو دیرەتان بەدەستەوەدا، چۆن لە ڕووتان دێ شەرمەزارتان کە ئینشەڵڵا خوا فرۆشتانە.